بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست وەزارەتی دارایی لیستی خەرجی موچەی 5 مانگی سەرەتای ئەم ساڵی بڵاو کردەوە و بەپێی ئەو خشتش کە وەزارەتی دارایی بڵاوی کردێتەوە خەرجی لیستی موچە زۆر زیادی کردووە بە جۆرێک لە مانگی 15 خەرجی لیستی موچە گەیشتۆتە 930 میلیارد لە کاتێکدا لە کۆتا ڕۆژەکانی کابینەی پێشوو خەرجی لیستی موچە 881 میلیارد بووە واتە نزیکەی 50 میلیارد خەرجی لیستی موچە زیادی کردووە لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین بۆچی بەردەوام خەرجی لیستی موچە زیاد دەکات لە کاتێکە لەم کابینێ باز لەوە دەکرێت کە چاکسازیان کردووە و داهاتیان گەڕاندۆتەوە باسی و دەکەن باج و ڕسومات لەم کابینەیە لەسەر هاوڵاتیان زیاد کراوە هەروە کێشەی موچە شتاوتوێ دەکەن کە لە سنووری و پارێزگای سلێمانی کێشەی دواکەوتنی موچەی چەند وەزارەتێک هەیە بە میوان دەرێک لە بەڕێزان دابان محەممەد ئەندامی پەرلەمانی کوردستان دکتۆر کاروان حەمە ساڵح پسپۆڕی کارگێڕی و ئابووری سوپاسی ئامادەبوونتان دەکەین زۆر سوپاس کاک دابەنەگەڵ لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەرەتا لە کێشەی موچەوە دەست پێ بکەین کە ماوە لە سنووری سلێمانی لەسەر ڕڵاتەوە ئەمڕۆژ دواکەوتنێکە بوو بۆ بەشێک لە موچە خۆران هۆکارەکەی چییە کێشەی کەمی داهاتە نەگەێرانەوەی داهاتە چییە؟ بەناوی خۆی گەورە سوپاس بۆ جەنابە سوپاس بۆ دکتۆر کاروان کاک حەکیم طبعا بە قسەی خۆیان بە قسەی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران لە ماوەی ڕابردووە لە ڕێی تەمویلی پارەی نەوتەوە ئەم کێشەیە لە سلێمانی چارەسەر بووە و تەبریری ئیداری سلێمانی لە ماوەی ڕابردووە بۆ ئەم کێشەی موچەیە ئەوە بوو کە داهاتی ناوخۆیان کەم بووە و کەمی کردەوە و بە گوێرەی ئەو لیستی موچەی یان ئەو لیستی داهات و خەرجی کە ئەنجومەنی وەزیران بڵاوی کردوێتەوە دەرکەوت لە ماوەی ڕابردووە ئەو قسانش دەقیق نین داهات لە بەردەسا بووە بەڵام کۆکردنەوەی داهاتەکان ڕەنگە ئیشکالی تێدا بوو بێ و ڕاستەوخۆ وەزارەتی دارایی هەر دوای ئەو ماوەیە هاتە بانکەکان کۆبوونەوەی بە بانکەکان کردووە دەمەشە بوو لە ماوەیە بەڕێوەبەری بانکی هەرێم لە سلێمانی گۆڕانکاری تێدا کرابێ کێشە نەبوونی داهات نەبووە کێشە نەبوونی تەمیلی پارەی نوت نەبووە کێشە لە عقلێتی ئیدارەدان کێشە لە نەمانی پارە بووە نەکێشە لە نەمانی داهاتا بووە ئێستا ئەگەر لە ماوەی ڕابردووە و تەبریرانەیان تا ڕادەیەک یعنی بڵاویان کرد بێتەوە کە خەڵک بڕای پێ نەکردوون ئێستا چی یعنی ئێستا بۆ نمونە مانگی ڕابردوو 740 میلیارد لە داهاتی نەوت تەمیلی موچەی پێکراوە ئەوەی کە لەسەر شانی ئەمان بووە چەندێک بووە بۆ نمونە 740 میلیارد بۆ نمونە 900 میلیارد تقریبا سەو شتێکی ئەوێ ئەم سەو شتە زۆر بە ئاسانی لە سلێمانی کۆکرێتەوە تا داهاتیان گەیانوەتە نزیکی 400 میلیارد دینار یعنی لە سلێمانیە بەلانی کەم سەر و 170 میلیارد دینار داهاتی هەبووە بەڵێ یعنی بۆچی ئەم 170 میلیارە کە سلێمانی پێویستە 70 میلیارد بدایە 80 میلیارد بدا بۆچی ناتوانێت بیتە بۆچی کۆناکرێت بخرێتە خزمەتی ئەو موچە خۆرانەوە نەخێرەوە پەیوەندی بە ئیداری سلێمانیەوە هەیە پارتی دیموکراتی کوردستان بەڕوون و شەفافی پێیوتون ئێوەتانوێ عەرقەلە بۆ حکومەتەکە دروستکەن ئەگەر لە ماوەی ڕابردوو تا کێشەتان نەوت بووە لە داهاتی نەوت ئێمە 350 مان خزبێتە خزمەتی موچە ئەوە ئێستا 550 یان 501 میلیۆن دلار ئەخینە خزمەتی موچە بۆچی موچەتان پێ نادرێ بەس پارتی شەموو داهاتی نەوتەکار ناگێرێتەوە نەخێرەوەیان باس و نەخێن پارتی دیموکراتی کوردستان بەشێکی گەورە لە داهاتی نەوت ناگەێڕێتەوە و پێویستی بە تەمویلێکی کەمی داهاتی ناوخۆ هەیە و باقیاتی داهاتی ناوخۆش ناگەڕێتەوە یعنی پارتی ئەگەر بۆ نمونە لە سنووری یەکێتی پێویستی بۆ بێ 70 میلیارد بدا پارتی ڕەنگە پێویستی بۆ بێ 80 میلیارد بدا بەڵام یەکێتی ئەگەر داهاتەکەی 170 میلیارد بێ پارتی داهاتەکەی سەر 250 میلیارد دینار مانگانەیە ئەوە کەیتری چی لێیە ڕوون نییە دیار نییە و بەم شێوازەش بەردەوام بێ عقلێتی ئیدارەدانەکە بەڵێ یەکێتی نیشتمانی کوردستان لەم سنوورە تاوانبارە یەکێتی بەرپرسیارە یەکێتی لە ماوەی ڕابردووە بۆ خۆتەزانی بەبێ گرێگۆڵ موچە دابشکراوە لە پارینەوە بۆ کە یەتە داهاتی ناوخۆ خانەنشین و یەک دوو وەزارەتی تر ئەم کێشانە دروسە بێتەوە طبعاً پارەکە لای یەکێتی و بانکەکانی یەکێتی ئەمیشکالانە دروسە بێ ئەگەر نابا بەڕوون و شەفافی پێمان بڵێن کێ بەرپرسیارە ئەگەر جورئەتیان هەیە و ڕازگۆن ڕاستەوخۆ بڵێن سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لێ بەرپرسیارەکە ئەوە ناڵێن بەڵێ بە پلەی یەکەم یەکێتی نیشتمانی کوردستان لە دۆخی
خانەنشینان لە دۆخی ئەو هاوڵاتیانەی کە ڕیشیان سپیە لە دۆخی ئەو هاوڵاتیانەی کە 40 ساڵە خزمەتیان هەیە ئەڕۆنە بەردەمی بانکەکان شەو ئەمێننەوە و ڤیدۆکان و وێنەکانیش هەبینین یەکێتی نیشتمانی کوردستان بە پلەی یەکەم لێ بەرپرسیار باش بە کورتی سەرنجتە بوو لەسەر و خشتێک کە وەزارەتی دارایی ئەمڕۆ بڵاوی کردووە 5 مانگی یەکەمی ئەم ساڵە باسی داهات و خەرجیوانە دەکە بەڵێ بێگومانەکە زۆر بەیەکی خاڵەکان تێبینی هەیە لەسەری یعنی بۆ نمونە تەمویلی پارە بۆ موچە لە 800 ملیارەوە زیادی کردووە بۆ 930 ملیار دینار بەچی تۆ لە کاتێکا پرۆسەیەکە دەست پێ کردووە بە ناوی چاکسازیەوە هەموو کە چاوەڕێ کرد 30 ملیار دینار بجێڕێتەوە بۆ حکوومەت وەکەوەی کە پارەکەی نەگەڕانەوەتەوە 30 ملیار 40 ملیار دیناریش ئیزافەی کردووە دوو لەسەر مەسلەی داهاتی ناوخۆ لە هیچ شوێنێکی دنیای نییە لە بینی دوو مانگە داهاتی ناوخۆ 100% زیادی کردبێ خۆ هەموو کەسێ پێی خۆشە داهاتی ناوخۆ زیادی کردو بەوەی ئەو سەرانەیە کە لە خەڵکی وەرەگرن بەهۆی ئەو فشارەیە کە لە خەڵکی کاسبکار و دوکانارێکن بەهۆی ئەو پارە نایاسایە کە لە هاوڵاتی وەرەگرن لە ڕێی ڕسومات و لە ژێر هەنێ تایتڵیترا خاڵێکی تر پەیوەندی بە ئەم پارە و تەمیلۆ هەیە بۆ کارەبا یعنی ئەگەر جاران بە گازوایل بۆ نمونە مەحەتەکانی کارەبا ئیشی کرد بێ و ناوی ئاشتی هەورامی و خێزانی هاتوو ئەمانە تیجارەتیان پێوە کرد و ساڵانە 2 ملیار دلار ڕۆژ بە خۆ ئێستا بە گازی یان بە غازی مەدعوم مەحەتەکانی کارەبا بەڕێوەچێ خێرە ئێستا هەموو مانگی 100 ملیار دینارە بۆ کارەبا تەخسیس کرد بێ جیاوازی کارەبا لە چەند ساعت کارەبا هەیە نەمان 20 ساعت هەیە خۆیان دەڵێن 15 بۆ خاوەن مۆلیدەکانی شڵێن کاکە ئێمە 12 بۆ 13 ساعتی دەین ینی خاوەن مۆلیدە بەو پێوەرە بێ من قسێک بخوێنەوەڵێ 27 کاتژمێرە بێ کارەبا هەبێ ینی خەڵک هەی بێ لە ماڵەوە خاوەن مۆلیدەکان قسەیەکەکەن و حکومەت قسەیەکە قسەکە لەسەر ئەمە نیە قسە لەسەر ئەو پارە زۆرەیە کە غازی مەدعوم بەکارهێنن لە کێڵگەی کۆرمۆرەوە سەرباری ئەوە 100 ملیار دینار ماگانە بۆ غاز ڕۆیشتووە سەبەبەکەی چییە چۆن ڕۆیشتووە پێویستیەکان چی بوون ساعتەکانی کارەبا زیادی کردووە چی بووە ئەمە شیان ڕوون نییە قسە زۆرە لە ینی لەسەر مەسەلەی ئەو خشتەیە دواتر دێمەوەلات دکتۆر جنابیش بە خێر بێت دەمویست سەرنجی بەڕاستی بزانەوەی کاک دابان باسی کە لە خشتەی وەزارەتی دارایی باس کراوە مانگی 5 دەڵێ خەرجی موچە 930 ملیار دینارە بۆچی ئەو خەرجە زیادی کردووە لە کاتێکە من ئەمڕۆ گوێم لە دوانی وەزیری دارایی لە کابینەی پێشوەرگرتەوە گوێم لێگرتووە لە کۆتا ڕۆژەکان دەڵێ خەرجی لیستی موچە 881 ملیار بۆچی 49 ملیار زیادی کردووە لە ماوەی 3 ساڵ وڵا سەردا سوپاس بۆ جەنابەت سوپاس لە ڕۆژمەی بۆ بیسەران و بینەرانی کەناڵی پێیام بۆ کاک دابانیش ڕاستە ئەوەی کە خەرجی موچە زیای کردووە بەڕاستیە بێت لە حکوومەت بپرسرێت ئایا ئەم خەرجیە ئێمە گەورەترین گرفت لە هەرێمی کوردستانە کە تقریبا لە 2017ەوە هەندێک ڕێکخراوی نێودەوڵەتی معتەبەر لە عالەمە کە ویستوانە هەرێمی کوردستان و عێراق نەکەوێت چەندین پرۆژەی یاسە پرۆژەی زۆر بەهێزی استراتیجیان بۆ هەرێمی کوردستان پێشکەش کردووە و زۆر بە عیلمی زۆر بە زانستی و لە ئاستی نێودەوڵەتیە ینی گەورەترین گرفت لای ئەوان ئەوەیە کە ئەوە ناکە ئەم هەموو موچەخۆرە ئەوە لێگەڕەکە ئێستا پێشیان نادرێت گرفتی گەورەی لە هەرێمی کوردستانە ئەوەیە لە 170 لە 100 بۆ نزیک لە 175 بۆ موچەیە کە پێوتە خەرجی ڕاستەخۆ خەرجی ناڕاستەخۆ ئێستا کەس نازانێ بە نزیکەی 873 پرۆژە وەستاوە ئێکەواتە ئەو خەرجی ناڕاستەخۆیەک لە هەموو عالەمە ئەبێ نزیکی لە 170 بۆ 75 بۆ خەرجی ناڕاستەخۆ بێ خەڵک لەڕێی پێشخستنی ژێرخانی ئابووری ژێرخانی کەرتی تەندروستی ژێرخانی خوێندنی باڵا ژێرخانی ڕێگاوبان لەڕێی ئەمەوە ژیانی خۆشگوزەرانی باشتر فراهم بکات و کار ئاسانی بۆ حیاتی بکرێەوە پێویستەکانی هاوڵاتیان دابینکرێ لە 130 پێویستە خەرجی ڕاستەخۆ بدرێ بە هاوڵاتیان بەڵام ئەمە چیە زیای کردووە کە ئێستا پێیان نادرێ ئەم گرفتە قوڵەوە من تەمەنا ئەکەم پەرلەمانیش و بۆ کاکدابان و هاوڕەکانی زۆر بەجددی کاری لەسەرکەن دەست ئەبەن بۆ هەموو شتێک بۆ موچە بڕین بۆ موچە دواخستن بۆ زیادکردنی باج بۆ ینی بۆ هەموو شتێک تاکەشتێ لە هەرێمە دەستی بۆ نابرێ بندیوارە کە لە 140 مۆزەفینی حکوومەتی هەرێمی کوردستان فەرمانبەر بێت داوامەکە یاخانیش لە 140 بندیوارە یعنی لە هەرێمی کوردستانە بەس بندیوار حەلکە هەر هیچ کێشەیەک بەچی لە 100 دوێنێ وەزیری دارایی چاوپێکەوتنی هەبوو دەڵێ دوو موچەی و سێ موچەیان نەهێشتووە بڕەکە زۆر کەمە گەر ڕقەمەکان بخوێنەوە ئەزانی بای چەنە یعنی چەند ملیارێکە ینی کە ئەمە بەڕاستی گەڕانوێتەوە 1 ملیار لە سێ موچەی بەڵێ بڕەکە زۆر کەمە لە دوو موچەی و سێ موچەی و
چەندین بە سەدەها خەڵکمان هەیە بە پلەی ڕاوێژکار بە پڵێ بەڕێوەبەری گشتی و بە پڵەی وەزیر و ئەمانە خانوچین کراون بەڕاستی ئەمانە پێی ئەوتر نەزیفی دارایی نەزیفی دارایی کە ئەمە دارایی لە حکوومەتی هەرێم ئەڕات باشە بەڵام بەدەستی خۆیان بۆ کار و بەدەستانی خۆیان بۆ ئاستی حیزب گرفتە ڕئیسەکە چییە گە سێدی وێنە گشتەکەگەن کاک حاکم دوای ئێنە سەر کۆمەڵی ڕقم کە لەوانەیە زۆر جار وەزارەتەکان منەتەکەن کە ئێمە پشتیوانی بنزینەکەین پشتیوانی فڵان شتەکەین پشتیوانی کارەبا ئەکەین ئەمڕۆ ئێعلانیان کردو ئاوێکی پاک کە ئەگاتە دەست وڵاتیان ئەو نەخەرجەکەیەتی گرفتی دارایی لە هەرێمی کوردستانە بیتێ لە سیاسەتی دارایی لە هەرێمی کوردستانە فیسکال پۆلیسی یعنی کاتێک کە تۆ خێزانێکیش بێت کە نەزانی چەند خەرجەکەی وەچی لە مناڵەکان وەرئەگری کاتەکە ئیشەکەن باشە چۆن ئیداری دارایی وڵات خێزانێکی خۆتەکەی ئیتر خێزانە ینی سیستەمێکی نابێت لەسەر سیاسەتی دارایی بودجە نییە بۆ ئیلێکی جا بگەم بودجەی پرۆژه بودجە نییە سیاسەتی دارایی دوو فەقەرەیە بریتێ لە ڕێخستنی باج و خەراج و سەرانە باشە کە من باجەکە لە هەرێمی کوردستانە بەڕاستی لە دەسەڵاتیش خۆیان پەرلەمانتارەکانی هەمویان دانیان بەوە ناوە ئەمە ناوترێ باج ئەمە سەرانەیە باج ئەوەیە کە دوای ڕوونیەکەمەوە ئەوەیە کە دەستگایەکی معەن لە وەزارەتی داراییە لە بەڕێوەبەرە گشتەکانەوە دێن ساڵانە ئەوراقی دارایی ئەو بازرگان و ئەو کۆمپانیا ئەو خەوەنکارانە وەرەگرن لەسەر ئەوراقی دارایی ئەوانە قەرارێن ئەبێ ئەم ساڵ چەند باج بێ بەڵام بڕۆ بە بازرگانە بپرسە بڕۆ بە خاوەنکارێک بپرسە بە گۆترە لێ وەرەگرن هەر بە سەرانە جاران بۆ نمونە کاتێک کە حکوومەتمان نەبوو کە دەسەڵاتمان نەبوو لە سەرڕێیا خەڵکیانەگر پاریان لێ وەرەگرت ئێستا هەمان شتە بەڵام بە سیستەمێکن ئەڵێ ئێمە دامان ناوە فڵان جۆری بزنس ئەبێ ساڵانە ئەو نەبا بەبێ ئەوەی حساب کە ئەم کەسە زەرەری کردووە قازانجی کردووە چی ڕوویاوە ئەم یان چکە لە کاتێکە ئەمە زۆر زەرورە بۆ هەرێمی کوردستان و عێراق کە ڕۆژانە بە هەواڵێکی سیاسی بەرز و نزمی بازاڕەکرێت لە کاتێکە لە وڵاتان کە جێگیری اقتصادی هەیە هێشتا ئەبێ بە ئەوراقی دارایی ئەو شوێنانە پارە و باج وەرگیرێ سیستەمی بازمان بە جۆرێکە بارگرانێکی زۆری خسۆتە سەر هاوڵاتیان و بە کورتەکەی توانێت ڕنگدانەوەی واقعی بازار نییە واقعی خاوەنکار نیە واقعی داهاتیان نیە لاکەی تری ترازوەکە چییە بریتێ لە خەرجی گشتی حکومەت باشە حکومەت خەرجیە گشتەکەی چۆنە ئەبینین پرۆژەکان وەستاون زۆرێک لە پرۆژەکان وەستاون پرۆژیاسی بودجەمان نییە بزانین ئەم ساڵ حکومەت چەندێ پارەی تەخسیس کردو بۆ ذاتی دارایی بزانین ڕۆیای ئەم دەسەڵاتە چییە لە ڕیزبەندی خزمەتگوزاریەکانی هاوڵاتیان کارەبایە کەتی تەندروستی لە ڕێگۆبانە چییان هیچ نازانین بۆیە بازرگانێک لەم وڵاتە بەرچاوی ڕوون نییە ساڵێکی تر ئەبێت چی بکە چ کۆمپانیایە دانەیە و ئەسڵەن وەبەرهێنی دەرەکیش مەگەر ڕەبتێکی بە بەرپرسێکەوە ئەگینا بێت دیراسەکان نازانێت چونکە لە وڵاتان وەبەرهێنێکی بۆ من ئەمریکی بێوێ لە ئەوروپا هینکات شەریکاتە گەورەکان بێ وەبەرهێنانکە سەیری بودجێ ئەو وڵاتە ئەکا بۆ ساڵی ئایندە بزانێت ئەو وڵاتە بەشێک لە بودجێ بۆ تەکنۆلۆژیایە بۆ تەندروستی ئەو بوارانە ئەچنە وڵاتە بۆیە کە سیاسەتی دارایی ئێمە نەک هەر نەهاوسەنگە هەر نیمانە کەواتە حکومت یا بڵێن دەسەڵاتیش هەمویان پێکەوە بە حیزب بۆ چکە حکومەت و حیزب لێرە جا ناکرێتەوە کە خەرجی گشتەکانیان بە جۆرێکە ئەبینین موچە زیاکات خەرجی موچە زیاکە هاوڵاتی هەر بێ سەرەگرێ بۆ موچە خەرجی حکومەت هەر زیاکات بەڵام سیرەکەی ناتوان دامی بنزین بکەن خەرجی حکومەت هەر زیاکات خەرجی حکومەت هەر زیاکات سیرەکەین پرۆژە ئەوەستێ بۆیە حتا ئەم دوو تای ترازووە ڕێک نەکرێتەوە هاوسەنگ نەکرێت لە عێراق ئەگەر ببینی چۆن دامی ئەوانەکرێت بەس حەزەکەم کاگین یەک ملاحەزە بدەم لە مەسەلەی باز لەوە ئەکرێ هەرێم چۆن داهاتی زای کردو من لێرەوە ڕوو لە وەزیری دارایی یەکەم هیوادارم گوێ لەم حسابە بێت و ئەمەش بخاتە سەر داهاتی گشتی حکوومەتی هەرێمی کوردستان کە خەرجیەکەی کەمی کردووە تەنها ئەگەر 750 ملیۆن دلار جارانە داهات کە یا بە هاوڵاتیان وردیە کردەوە بە 125,000 ئەیا بە موچە خۆران ئەم 750 ملیۆنە ئێستا بەهاکەی لە 180 زیای کردو بەهۆی ئەوەی دلار بۆ بە 140,000 تەنها ئەم لە 180 135 ملیۆن دلارەکات 135 ملیۆن دلار کە هیچ کەس نازانێت ئەم 125 ملیۆن دلارە کە تۆ داهاتی گومرک دەزانم کاکدامان ئەگەر حتمما معلوماتی باشتری لە داهاتی گومرگ و داهاتە فیدرالیەکان لەگەڵ موچە هەموو لەگەڵ نەوت هەمووی بە دۆلارە ئەگە من بەس نەوتەکەش حساب بکەم 135 ملیۆن دلار حکومت داهاتی زیای کردو بەس تەنها بە بەرزبوونەوەی بەهای دۆلار بەڵێ
ڕوو لە وەزیری کارەبا وەزیری سامانسروشتیان کە ئەڵێ ئێمە هەموو لیترێ بنزین 400 دینار زیاکە لەسەرمان ئەگەر ینی خەرجی زیاکە پشتی بگرین بۆ هاوڵاتیان ئەگەر مانگانە ئەگەر ڕۆژانە 5 ملیۆن لیتر بنزین پشتیوانی بک بۆ هاوڵاتیان بە 400 دینار هەمووی ئەکاتە 6 میلیارد دلار کە ئەکاتە 40 میلیۆن دلار کە ئەکاتە نزیکی یەک لە سەرسی تەنها ئەو پارەی کە بەهۆی بەرزبوونەوەی باید دلار دەستیان کەوتو چیەکەن لەم پارانە یعنی توانی بەو تەنها بەو 135 میلیۆن دلارە پشتیوانی نرخی بنزین بکەیت ئەتوانی کاروباری ڕێگاوبانی پێ بکەیت زۆر پرۆژەی پێ بەڵام سەرڕای هەموو ئەمانە ئەبینین پرۆژە ئەوەستێ ئەبینین موچە دوعاکەوێ بۆیە ئەتوانێت ئەگەر بەکوی گشتی باسکەین ناشفافەتێکی زۆر لە داهاتەکان ئەمە ڕقمی وەزارتی دارای بەڵام ناشفافەتێکی زۆری ڕقەمەکان کاک دابان ئەگەر شتێک تردماوێت لەسەر خەرجەکان بینە سەر مەسلەی باز و ڕسومات زیادی کردووە چکە زۆر جار گوێماڵێ دەبێت کە دەڵێن باز و ڕسومات تەر زیادی نەکردووە لەم کابینێ کاک حەکیم کاک دکتۆریش باسی کرد باسی ئەوانەی کرد کە بازێ باج بارگرانی دروست کردو بەڵام ئاماژەی بۆ نەدا کە کۆمپانیای هەر باج ناتە لە ئاساسە ئەوانی کە پێویستە باج بدەن نایدەن جەنابە سبینێ سەفەرێ بکە بە وڵاتێکی ئەوروپی هەر لە ڕێو بزنس کارتەوە و تێلێ بگرات چوزانم تەکسیە بگرات چوزانم شوێنێک بگرات تکتێ ببڕات لێ پێوەڵێ ئەڵێ باجەکەەوە بۆ نمونە لە سابیسەوە تۆی وڵاتی بەڵام بۆ وڵاتی خۆیان ڕەنگان باجیان نەبێ چکە شوێنی خۆیان یعنی کە تۆ کەسێکی بیانیتە ڕووی بێ باج بدەیت بەڵام لە کوردستانە بە بێبەچاوانە کەوتوتەوە خاوڵاتیەکە کەوتوتە ژێر بارێکی زۆر قورسی ڕسومات و باجەوە کە هەمووشی ناقانونیە بەڵام کۆمپانیا بیانیەکان کە ئەوانی ساڵانە 100 میلیۆن دلار قازانجەکەن لە باج بەخشراون 802 کۆمپانیای بواری نەوتی بیانی ناوخۆیی لە کوردستانە دینارێ باج نادەن 31,000 کۆمپانیا لە کوردستانە هەیە کاک حەکیم هەر یەکێ لەمانە ئەگەر مانگانە بۆ نمونە 10,000 دلار بدا حساباتی کە بزانم چەندەکە ئەوەی کە پێویستە باج بدا کۆمپانیای خاوەن بۆ نمونە کۆمپانیا خاوەن نەوتیەکان ئەوەی کە نەقلی بۆریەکە ئەوەی کە ئینتاجی غازەکە ئەوەی کە عقاراتی ئەملاقەکە ئەوەی کە یعنی ئەمانە هیچی باج نادەن بەڵام هاوڵاتیەک سەیرەکەی 2 میلیۆنی خۆڵ و خاشاکی بواتۆتەوە سەیرەکەی سفتاحی نەکردووە 15 ڕۆژ قماش فرۆشێکە پێش دەژنە سەیرە ئەڵێ 2 میلیۆنی کارەبای بواتۆتەوە سیرەکە ئەڵێ بۆ نمونە 500,000 تابلۆکەی بواتۆتەوە ساڵانەکەی بێت تازە بکاتەوە دیسانەوە مەبلەغی پارێتری لێوەرەگرن دیسانەوە بە 11 جۆر باجی ڕسوماتی لێوەرەگرن کاک 11 جۆر ڕسومات هەر دوکانارێکان دوکاناری کە تۆ یەکری بەڵێ 11 جۆر ڕسوماتی لێوەرەگیرە لەم دۆخە خراپەی داراییە ئەم ڕسوماتە چییە کاک حەکیم بە پێی دەستور ئەبێ باج ڕسومات بە یاسا ڕێ بخرێ لە کوردستانە ئێمە ئەمەمان نییە ئەوەی کە پشتی پێبەستراوە کۆمەڵی یاسای حکوومەتی عراقیە پشتما پێبەستەوە یعنی پشتی پێبەستراوە بە حساب کەیت وردێکەیتەوە هەموو ئەوەی کە ئێستا لە خەڵک وەرەگیرێ بارگرانی دروست کردووە هەمووی بە فەرمان و بە بڕیار و بە ڕێنماییە هیچی بە قانون نییە هاتوون بۆ نمونە دەستکاری ڕسوماتی خۆڵ و خاشاکیان کردووە 63 ڕسوماتی خۆڵ و خاشاکیان بەسەر خەڵکە فەرز کردووە اینجا سەرباریەوە تەجاوزیشیان کردووە دایانە بە کۆمپانیا من یەک هینە بۆ ژێرمە و لەم ڕۆژانە چی ڕوویداوە لە ناو ئەنجومەنی وەزیرانە کاک حەکیم باشە کۆبوونەوەی کراوە لە ئەنجومەنی وەزیران بە شەفافی سەرۆکی حکوومەت وتوێتی پشت بە پارەکەی بەغدا مەبەستن ئاخر مانگۆ کە نێراوە سێری قایمەکەش بکە مانگی 5 پارە نەهاتووە مانگش نەهاتووە 200 میلیارەکە سافێکی دروست کردووە لە خۆی و لە دەوروبەرەکەی وەزارەت بۆ وەزارەتە گەڕێن ئەچێتە وەزارەتی دارایی ئەچێتە وەزارەتی بازرگانی ئەچێتە وەزارەتی خوشوخاڵ وەزارەتی ئاودانکردن لیانە پرسێ ئەوە چیتان پێویستە وەکو وەزارەت بۆ نمونە وەزارەتی بازرگانی وەرگرت وەزیری ئەڵێ ئێمە پێویستمان بە ئۆتۆمبیلە پێویستمان بە فەرمانبەرە پێویستمان بە کۆمەڵێ بەسەر چاو بۆتانەکەین ئۆتۆمبیلتان بۆ دابینەکەین فەرمانبەرتان بۆ تاعینەکەین چیتانێ بەڵام لە بەرامبەر داهات یەم وەزارەتە 15 میلیارە ئەبێ ماڵانە بگەێنە 25 میلیارد دینار بەبێەوەی بزانن چۆن بە چی یاسایەک یعنی داهاتی بۆ نمونە وەزارەتی شارەوانی 100 میلیارە بە چی بگەێنێتە 200 میلیارد بەم فشار و بەم سەرانەی کە لە خەڵ وەرەگیرێ ئەوەی کە ئەڵێ بۆ نمونە لە کابینەی ڕابردووە یان ئێمە هیچمان نەکردووە دەستکاری باج و ڕسوماتمان نەکردووە کابینەی ڕابردوو 100 بڕیاری لەسەر ڕسومات و باج دەرکردووە هەمووی نایاساییە فەرمو وەرگرتنی پارەیە پشتی بە چی یاسایەک بەرسووە خۆڵ و خاشاک پشتی بە چی یاسایەک بەستووە وەرگرتنی پارەی بە تابلۆ و نازانم پشتی بە چی یاسایەک بەستووە
وەرگرتنی نازانم غەرامی چی و چی پشتی بە چی یاسایەک بەستووە ئەو ڕسوماتانی لە هەرێمی کوردستانە هەن کاکە شامەژێ پێدا لەگەڵ دۆخ و گوزەرانی خەڵکان ناگونجێ کاک حەکیم خەڵک هەیە من جاری پێشوش پێم وتی دوکانەکەی چۆڵ کردو چکە کەسابەتی نەماوە سەری مانگ 700,000 بەس پارەی خۆڵ و خاشاکی بواتەوە با باڵێ 6 مانگە دام خستووە باشە خەڵک هەیە خانۆکەی چۆڵ کردووە چۆڵ بە ساڵ چۆڵە 2 ملیۆن دینار پارەی ئاوی بواتەوە باش هیچی پشتی بە یاسا نەبەستووە باشە لە بەرامبەر ئەمەیە محکەمە ئەڵێ باتڵە ئەم پارەیە کە وەرەگیرێ خۆڵ خاشە بەڵێ پەرلەمان ئیقراری نەکردووە بەڵام هین مانگ یاداشمان ناوە لیژنەی لەسەر دروست بووە سەرۆکی لیژنەی شارەوانی ئەڵێم پارەیە باتڵە وەزیری کاروباری حکوومەت بۆ پەرلەمان کە خۆی قانونیە هەڵێ بەڵێ قسەکانی ئێوە ڕاستەوە لەگەڵ وەزیری شارەوانیە لەسەر خەتین لە هەولێ پارەی خۆڵ و خاشاک لە هاوڵاتی وەرناگیرێ باشە لە سلێمانی وەرئەگیرێ ڕۆژانە تەلەفۆن ئەکرێ احترامی قەراری محکەمەکانی سنووری خۆ نەکەی کاک حەکیم سەرۆکی شارەوانی احترامی پەرلەمانی خۆ نەگری احترامی بڕیاری دادگا نەگری بە سەرانە و بە فشار بە زەخت تۆ بێ پارە لە خەڵک وەرگری باشە خێرە سەرۆکی شارەوانی سلێمانی ئەم پەیام بۆ بەڕێزیانە سلێمانی ڕوبەڕووی قەیرانی ئاوا بێتەوە کاک حەکیم کێشەی لە شەبەکاتی ئاوا هەیە هەنێ منتیقە لە توی مەلیکەوە بۆ سەرەوە یەک خەزانی ئاوی هەیە کێشە هەیە شوێنی خەزانی ئاو تەوزیعاتی ئاویان دیاری کردووە یەی ئەم پارچە زەویە کە بەهاکەی $1 ملیۆن ئەدەی بە خاوەن مەطعمێک ئەمە مەلەفە ئەمە تازەترین مەلەفە شوێنی خەزان و دابشکردنی ئاوی منتیقەیەکی گەورەی سلێمانی دراوە بە خاوەن مەطعمێک بەڵام بۆ وەرگرتنی پارە لە کاسبکار و لە دوکانار و ئەوانە قەرارێک نادێت کە هەڵیۆشێنیتەوە کە محکەمە قەراریە دادگای تێمی سەڵیۆشان بەڵێ هەڵیۆشانوەتەوە پەرلەمان ئەڵێن نایاساییە بەڵێ لە کاتێکە کاک حەکیم ئەمەد بۆ باسەکەم کاک دکتۆر لەکوێی دنیای ئەمە هەبووە کۆمپانیاک تەلەفۆنی بۆ کردوم ئەڵێ کاک دابا من کۆمپانیاکم خۆڵ و خاشاک وەرەگرم پاری خۆڵ و خاشاک وەرەگرم لە خەڵک لە ناو شارەوانی سلێمانیە چکە 5 کۆمپانیا ئەڵێ تا ئەم دقەیە دینارێکم وەرنەگرتووە 2 ملیار دینارم سەرف کردووە لە ماوەی ڕابردووە ئەڵێ دەستە ماچەکەم هەر بە نەسی خۆی واڵێ ئەڵێ دەستە ماچەکەم باعق دەکەم هەڵۆشێتەوە لەگەڵ ئەم حکومەتەیە وەڵڵاوە بی لە ڕاستەکەی ناقانونیە نایاساییە پارەم خەرج کردووە کاکە ئەوەی خەرجم کردووە بممەنەوە چکە بە گوێرەی ئەو عقدەی لە بینی من و حکومەتەیە ئەبێ لە سادەم باتی حکومەت من پارەکە ئەدەم بەدەستی حکومەتەوە ناماتێ باشە کاک حەکیم لە پرۆسێسێکە هاوڵاتی زیان بکە کۆمپانیەکە زیان بکە حکومەت خۆی زیان بکە ئەیکێ قازانجەکە یعنی ئەمە چی عقلی ئیدارەدانێکە کاک حەکیم داهاتی ئاویان بڵاو کردەوە لەم ڕۆژانەیە لەم 1-2 ڕۆژەیە خەرجی هینی ئاو خەرجی ئاو 51 ملیار دینارە داهاتەکەی 21 ملیار دینارە کاک حەکیم هەرچی خەڵکی شەیە قەرزاری ئاو باشە کۆمپانیەکەش بڕۆ لێ بپرساڵێ من 7 ملیار دینار زیانم کردووە کۆمپانیەکە زیانی کردووە هاوڵاتیەکە قەرزار بووە حکومەتەکە داهاتەکەی کەمی کردووە کە مەفروزە داهاتی ئاو لە هەرێمی کوردستان سەر و 100 ملیار دینار بێ باشە ئەمە عقلی ئیدارەدانە کە حکومەت زەرەر بکە هاوڵاتی زەرەر بکە کۆمپانیا زەرەر بکە لەکوێ دنیا ئەمە هەبووە ئەی پارەکە وەکوێتی دەگەڕێم وڵات دکتۆر سەبارەت بە خەرجی کە بڵێن پلە بەرزکردنەوە وەستا بێ دامەزراندن نەبێ گرێبەستەکان نەبێ ئەو خەرجی نابێت لێ پرسێتەوە بۆچی زیاد دەکرێت ئەوە لە یاسای چاکسازی خۆشیان وتیان ملیارێکیان لە 2 موچەی گێڕاوەتەوە ملیارێکیان تقریبان نزیکە ملیارێکیان لە بەخێوکەری کەسوکاری شەیدان وفاکراوان بڕی ئەویشان گێڕاوەتە 2 ملیارێک بۆچی خەرجەکە زیاد دەکات کاک حەکیم ئەو خەرجیانی کە زیاکرێت لەبەرەوەی کە هەوڵ باسم کرد پەیوەندی هاوڵاتیان و حکوومەت چییە؟ بودجە پرۆژە یاسای بودجێ یعنی بۆی حکوومەت بە هاوڵاتیان بڵێ ئەمە خەرجی ئەم ساڵمە بەم جۆرە من خزمەتی ئێوە ئەەکەم ئێسێمە پرۆژە یاسای بودجەمانیە نازە لەسەر ئەساسی پارە خەرجەکەی و لەسەر چه ئەساسێکیش خەرجی زیا ئەکرێت و داهاتی زێت ئەمەی کە ئەکرێت گرفتەکە لە یەک شتایە هیچ ڕێزبەندیەک لە پێویستەکانی هاوڵاتیان لە گرفتەکانی هەرێمی کوردستان لە بەرچاو نەگیراوە یعنی ئێستا بە هەچ کەس بڵێ ئێمە من تقریبا 20 زەبەت ئەمڕۆ سەیرم کرد ئەگەر ڕستمەکەم لا بێت 2021 وتم ئەو کاتە کە نرخی بنزین گەیشتووە نزیکی 800 بۆ 900 دینار وتم ئەچێتە نیازێکیان هەیە بیبەنە سەروی 1000 دینار سەروی 1000 دینار لە هەموو عالەمە ئەگەر نرخی بنزین زیاد بکە
گرفت بۆ هاوڵاتیان دروستە بێ بە تایبەتی ئێمە ئەزانین لە ئەوروپا ئەمریکا بەڵام کاکە داهاتی ئەوان زۆرە داهاتی تاکێک لە وڵاتێکی وەک ئەوروپا وەکو نەروێج وەک ئەمریکا ئەمانە داهاتی مانگانیان لەسەر 6,000 دلارەوەی هاوڵاتی هەرێمی کوردستان داهاتەکەی 400 دلارەیە بە تقریبان باشە ئەی بۆ ئێران نرخی بنزین زیان ناکات لەبەرەوەی ئەزانێ بارگرانێکی وا دروستە بێ یەک ناگرێتەوە لەگەڵ ژیان و گوزەرانی هاوڵاتیان لیترێک بنزین لە ئێران کە دراوسێمانە بە 3 سەعاتەکەی بە چەندێکە کاک حەکیم بەدە سنتە لیترێک بنزین باشە سیارەکەت فولەکەی 6 لیتر بە 5 دلار طبعاً بۆ هاوڵاتی ناوخۆی ئێران کەمتریشە هاوڵاتێکی هەرێمی کوردستان کە ئێمە لە 1970 هەناردەمان نەوتە باشە داهاتەکەشمان وەک وتم داهاتی نەوتیمان بێجگە لە بەرزبوونەوەی نرخ 135 میلیۆن دلاری چوەتە سەر بۆی بەرزبوونەوەی بەهای دلارەوە بەڵام ڕۆژ بە ڕۆژ نرخی بنزین زیاد کاتێک کە تۆ یعنی بڵین وزەی جوم و جۆڵ و ترانسپۆرتیشن زیاکە لە وڵاتەکە گرانی ڕوتیەکە پرسیارێکی زۆر ینی بەڕاستی زۆر کۆمیدیە ئێمە لەگەڵ ئەوانین بە بۆنی جەژن و هەر مناسبەیەک و نرخ زیاد بکرێت لیژنەی قایم قامێت و وەزارەتەکان و ئەوانەی وەزارەتی ئەوانی سەر بە پارێزگاکانن ئەگەڕێن دوکان بە دوکان بزانانی چێ نرخی زیاد کردووە عقوبەیە باشە کێ عقوبەی ئەم دەسەڵاتە بکە نرخی بنزینی زیاد کردو کێ چاودێری ئەم دەسەڵاتە بکە کە نرخی باجی زیاد کردووە بەبێ هیچ دراسەیەک کە نرخی بنزینی زیاد کردووە بەبێ هیچ دراسەیەک کەعنی هەموو پێویستەکانی هاوڵاتە کە لە کاتێکە ئەوە بڕبڕیشتە من کاتێکە ساڵێک پێش ئێستا وتم هۆشاریمە ئەگەر نرخی سوتەمەنی زیاد بکرێت لە هاوڵاتیان دڵنیا بن هەڵاوسانێکی زۆر دروستە بێت لە نرخە هەڵاوسانێکی زۆر دروستە بێ وە کۆنتترۆل ناکرێت کاتێ هاوڵاتی ئێستا لە 110 موچەکەی بۆی بە دابەزوینی دینارەکەی کەمی کردووە ئەمە لە 110 ئێستا بە نزیکەی هەڵاوسان لە هەرێمی کوردستانە نزیک بۆتەوە بە لە 140 بۆ لە 150 کەواتە موچەکەشی تۆ حسابی لە 130 بکە هاوڵاتی بەبێەوەی ئاگای لە خۆی بێت لە 148 پارەکەی کەمی کردو ئەوە بۆیە ئێماڵێن ئەوە فلان کەس بۆ خۆی کوش فلان کەس بۆ کوژرا فلان ئەگە بچی نەڕیشەوە لە هەموو جیهانە کاتێککە نائیستقارەتی سیاسی دروستە بێ وەگەوەی کە لە هەرێمی کوردستانمان هەمانە ململانەیەکی ناشەریفانەی حیزبی ململانەیەکی نەگونجاو یعنی لە ڕووی سیاسیەوە کە ئەمە دروستە بێ قەیرانی ئابووریمان بۆ دروستە بێ لێەوەشەوە قەیرانی کۆمەڵاتیمان بۆ دروستە بێ بزانە خەڵک بۆ کۆچەکات بزانە بۆچی تەنها لە سلێمانیە 300 هەلیکار نەماوە 300 خەڵک بێکار بوو 300,000 کەس بۆی چیەوە کاتێکە لە 1250 بەڵێندەر 900 بەڵێندەر ئیفلاسیان کردووە کاتێک کە زۆرینەی کۆمپانیەکان لێرە پرسیارێکی تر لە دەسەڵاتدارە بۆچی وەزارەتی دارایی هەر ئەمە بۆ خۆی جواب بۆ خۆی بە بڕیارە ڕێگەی گرتووە لەوەی هەر کۆمپانیا تەسفی حساباتی خۆی کە ئیفلاسبوونی خۆی ڕاگەێنێ کە ڕاکا لە باچ پرسیار ناکەن کۆمپانیەکان بۆ واگەن ئێمە هۆشاریمان ئەوتمان ئەگەر ئەم باج و ڕوسوماتە تەنها لەسەر شەریکاتی بچووک و مامناوەند بێ کە ئەمەی ساڵی هەفتاکانە شەریکاتی گەورەیش حکومەت پارەی بۆ بارگرانی دروستە بێ لە عالەمە ئەمە زۆر خەتەرە بزنسی نافەرمی دروستە بێ خەڵک ئەچێ کۆمپانیەکەی خۆی هەڵەوەشێنێ کۆمپانیەکان خۆیان هەڵەوەشێن بۆ ئەزانن باج و دەرامەتیان زۆرە ئیتر هاوردە و هەناردە کەمەکە کابرایەتی ئیشەکە دەسەکە بە دوکاندارایی وەک جاران بۆیە حکومەت زانی کە ئەوەندە خەڵک کۆمپانیەکەی خۆی ئیفلاس پێیەکە بۆی لە باج ئەوە باجی لەسەر بووە ناچار ئەچێت بە شێوەیەکی نافەرمی بزنسەکە کە ڕێژەی بزنسی نافەرمی زۆر بوو ئەمە زۆر خەتەرە لە وڵات ئەوڵە حکومەت ئاگای لە خۆی نییە داهاتیشی کەمەکات بۆیە بەڕاستی ئەمەی کە لە هەرێمی کوردستانە ئەگەر ئەگوزارێت لە ڕووی سیاسیەوە لە ڕووی علمی سیاسەوە لە ڕووی علمی اقتصادیەوە بەڕاستی هیچ سیستەمێ نایگرێتەوە بۆ لەبەر ئەوەی وەک گوتم هاوسەنگێک نییە لە بینی باج و سەرانە هاوسەنگێک نییە لە بینی خەرجەکانی حکومەت لەگەڵیشە ململانە سیاسەکە بەڕاستی دۆخەکەی زۆر قوڵتر کردووە یعنی ئێمە لە ماوەی پێشوە حل لە بەرنامەکە لەگەڵ جەنابتە باسمان کردمان موچەوتیان بۆەوە دو ئاخرێ لەبەر ئەوەی باج و ڕوسوماتی سلێمانی نادرێەوە هەولێر وایە و دووهۆک وایە بۆ یەکەمی کردووە فەرمون لە مانگی یەکەوە هەتا مانگی 5 باشە ئەمە تقریبا 64 ملیار دلار داهاتی حکومەت زیای کردووە ئەخۆ ئێستا زیای کردووە باش ملیار دینار تەنها لە ساڵی 2012 تا 2021 داهاتی ناوخۆ داهاتی باش 121 ملیار بوو
2021 بۆ بە 796 ملیار لە 600 زیای کردووە لە 600 بەڵێ لە 600 زیای پرسیارێک بۆ هاوڵاتیان با دەسەڵات بپرسێ ئەرێ هاوڵاتیان لە 2012 ژیانتان خۆش بێت 2022 کە لە 600 داهاتی تەنها باج بێجگە لە نەوت کە ئێستا نرخی بۆ بە $100. سپاس دەکەم کاک داوود ناوبڕێکمان هەیە دێمە وڵاتان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنە وڵاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر. پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕن لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان. پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. ئۆبێرە بەهێزترین موبەریدەی پلاستیک دیزاینێکی نەوتوانەیەکی بێوێنە لە پەڵمانی هەوا فلتەرێکی ئەستۆری ئۆرجینەڵ کەمترین دەنگی هەیە و دەگرمانە ماتۆری ماگنێتی تۆربۆیە و 100 پلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارە بەکار دەکات دەبڵ واتەر پەمپە بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت شاشە و کۆنتڕۆڵی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت. ئۆبێرە شایەنی ماڵی تۆیە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی. دڵنیا بووینە ئەو جپسەی وێنەی نییە کەرتامێکی بخۆشە بۆ من بە ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ جپسی نینی تامێکی لە یاد نەکراوە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی. ڕەشەبامێ ڕەشەبا ئەم پانکەیە چییە بۆ منێهێنا؟ زۆر گەڕێن لەوە بەهێزترمان دەست نەکەوت. نا لەوە بەهێزتریش هەیە. لاکێت فیلمی تۆڵی بە سیم 5 تێک 2 هەستە بڕەوە بەرە داگیرسێنە. کات ئەوە بەرە کوژێنەرەوە نەفرە بنێر ئەوە کتەرە بێنێتەوە. ئوبەر لە هێزدا تۆڕنادۆیە لە ساردیا بەستەڵێکی باکوور ئەپلیکەشنی بۆ دابەزێنە بە ئاسانی دایگیرسێنە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بڕست کاک داوان سەبارەت بە زیادکردنی و خەرجیە ئێستا کە دامەزراندن بۆ دەرچوانی زانکۆ و پەیمانگەکان وەستاوە هەر بەردەوامە بۆ وێلیستی موچە زیادەکە ئەگەری بگاتە تریلیۆنێک کرد بەم شێوە بەردەوام حکیم دامەزراندن لە سەرۆکایەتی هێرێم لە ئەنجومەنی وەزیران لە پەرلەمانی کوردستان لە وەزارەتی پێشمەرگە لە وەزارەتی ناوخۆ لە سلکامنیەکانە هیچی نەوەساوە بەڵێ بەردەوامەوە دامەزراندن بە تایبەتی بۆ سلکی ئەمنی بەردەوامە ئەو هەموو خەڵکی کە بە سەدان و بە هەزاران خەڵ تەخەڕوجەکەن لە کۆلێژەکانی ئەکادیمی ئەوانە لەکوێیان لە جێدانان هەیە لە وەزارەتانە بەس بۆ خەڵکە ئەوەی کە بۆ نمونە گرێ بەستێکە چەند ساڵە چاوەڕێەوەی کەوانە بێژێکە چەند ساڵە چاوەڕێەوەی کە هینە چەند ساوانە ناکەم بەڵام لە ئەوەی کە سلکی ئەمنیە بەردەوامە لە کاتێکە تەمویلی موچە بۆ سلکی ئەمنی لە هەرێمی کوردستانە لە 158 کۆی موچەی موچەخۆران لە 158 کۆی موچەخۆرە موچەی موچەخۆران ئێستا بۆ نمونە 930 میلیار نییە سەیریکە بۆ شەرەکەم 930 میلیار بۆ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە بەلانی کەم نزیکەی 500 میلیاری بۆ سلکی ئەمنیە ڕوە بۆ وەزارەتی پێشمەرگا ڕوە بۆ دەستگای ئاسایی شەڕوە بۆ ئەنجومەنی ئاسایی شەڕوە بۆ وەزارەتی ناوخۆ ئەڕواجاری وەزارەتی ناوخۆ حدودی 200 میلیار بەس موچەکەیەتی
یعنی لە دوو موچە خۆرالارێمی کوردستان دانێکی چەک بەدەسە بە کوردەکە یعنی بۆی هەر تەواو شەفاف و ڕوونیکەینەوە لە دوو موچە خۆرلارێمی کوردستان دانێکی چەک بەدەسە خۆت حساباتێکەوە قایمەی موچەی وەزارەتەکان هەیە بۆ تەژمێرم لە خانەنشینی پێشمەرگە هەیە بۆ نمونە ئەنجومەنی ئاسایش هەیە وەزارەتی ناوخۆ هەیە وەزارەتی پێشمەرگەیە یەکەکانی هەفتا هەیە دیوەکانی هاوپەیمانان هەیە دژە تیرۆر هەیە زۆر بۆ نمونە پۆلیسی هین هەیە ئەوەی کەوتنە وەزارەتی ناوخۆ هەموو یەکرێتەوە بە کورتی بە خاننشینیەوە بە کورتی لە 1950 کۆی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بۆ سلکی سەربازی و ئەمنیە ڕوە و تعینات و دامەزراندن بەردەوام لەسەرەت لە نازانم ڕابردوو بەڵام لەم کابینەیە بە هیچ شێوەیەک نەوەستاوە لە سلکی ئەمنی و لەو سەرۆکاتیانەی کە ژارەکە بۆ دەرتوانی زانکۆ پەیمانگەکان نییە بۆ تۆمارکردنی کەمەندامی نوێن نییە یاخود بۆ چاودێری کۆمەڵاتی ئەوانەی کە مناڵی بێ سەرپەرشت ئافرەتی تەمەندار و بێوژن ئەوانە ئەی بۆ بۆوانە باسی بۆ نمونە ئیشکالێت لە عقلێت و ئیدارەدان و حکومڕانی ئەم هەرێمەمان کرد حەکی نازانی لە چۆ دەست پێ بکەی ینی ئەو گرێبەسانە چەند ساڵە خەریکنەوە تا لە ئەنجومەنی وەزیرانە حتا وەزیری دارایی شەڵەیە مەکێشەمانیە بۆ دانامەزێن لە کاتێکە کە ئەڵێن دامەزرێ موچەکانیان کەمترە لە پلەبەرزکردنەوە ترسناڵی گرێبەست ینی عقدمان پێ پڕکەنەوە ئێمە پلەبەرزکردنەوەشمان ناوێت وانە بێژانە بە ئاماشەوە سەدان هەزار دەرچوی زانکۆ و پەیمانگاکانمان هەیە بەبێ ئەوەی باسی دەرفەتی کار لە کەرتی تایبەتە کرد کاکە زیاتر لە 10,000 کۆمپانیا لە کوردستانە هەردای خستووە لەکوێ جێیەکەیتەوە خۆ بە قسەی تیکتۆک و بە قسەی فەیسبوک و بە قسەی نیە ئەنجومەنی وەزیرانە نییە ئەم قسانەکە ئاکرێ باش ئەی بڵێن باج ڕوسماتەکە ئەوەی کە دکتۆر ئەمەژی پێکرد ئەو زیادکردە ئێستا لە 2010 308 ملیار ببێ لە 2021 بۆ 796 وەزیر دارایی پێشبینی کردووە کە لەم ساڵ بێتە تریلیۆنێک کاریگەری چی دەبێت لەسەر خەڵک یاخود لە خزمەتی خەڵکە بەکار نایێنرێتەوە ئەو قسە تازە بوو وەزیری دارایی چی کردووە دەڵێ پێشبین دەکەن ئەم ساڵ ببێتە تریلیۆنێک چی ببێتە تریلیۆنێک باج داهاتی باج ببێتە تریلیۆنێ لە کاتێکە 2010 308 ملیار دینار ماڵانەیە ساڵانەیە ساڵانە وڵی نازانم ئەو لەکوێ ئەو قسەی کردووە بەڵام هەموو من پێم وتی ینی بۆم ڕوون کردیتەوە ئەمان هەموو ئامانجێکیانەوەی ماڵانە داهاتی نانەوتی لاریێمی کوردستان بگەینە 500 بگەێنە 500 ملیار دینار لە کوردستانە 500 ملیار دینار لە کاتێکە لە 6 مانگی ڕابردووە 200 بووە ینی ئەبێ لە 100دا 200 بارگرانی بخەنە سەر شانی خەڵک ینی ئەوەی کە زیادەکە لەسەر شانی خەڵکی کاسبکار و خەڵکی هێژار و خەڵکی فەقیر و نەدارایی هیچمان زیاد نەکردووە ڕاست نییە من بۆم ڕوون کردیتەوە کاک حەکیم ئەوەی کە هەیە ئەم کابینەوە کابینەی ڕابردوو لای پارتی دیموکراتی کوردستان بووە کاک نێچیڤان بارزانی نییە کاک مەسرور بارزانیە کابینەی ڕابردوو قەراری داوە ئەم کابینەیە تەنفیزی کردووە کابینەی ڕابردوو بە ناقانونی قەراری لێداوە ئەم کابینەیە بە ناقانونی تەنفیزیەکە بە وەکو شێوازی سەرانەوە ڕێگیری بەڵێ چکە پشتی بە هیچ بنەمایەکی یاسایی نەبەستووە خۆزگە کاکە حەکیم ڕۆژێک کامیرە بەرنە ناو ئەو بازاڕی شاری سلێمانیە هەردووکان نارێک کاسبکارێکە و دەستگێڕێک بگەڕن بزانم بە چەند نەوە ڕسوماتی لێوەرەگیرێ بە چەند نەوە پارەی لێوەرەگیرێ باشە بەڵام بۆ کۆمپانیا گەورەکان وەرناگیرێ ئەبەدەن وەرناگیرێ حەزەکەم یەک ئاماژە بەین بدەم بۆ مەسلەی گازوایل و بەنزین و ئەوانەش بدەم کاک باشی لە چی شوێنێکی دنیاە گازوایل لە جنوبە بۆیە لە کەرکووکەوە بۆیە گازوایل لە ئینتاجی بازیانە هەیە ئینتاجی تانجەرۆ هەیە ئینتاجی کارە هەیە ئینتاجی لاناز و ئەوانەشە هەیە ئینتاجی گازوایل باشە باشترین گازوایل کە ئێستا داخراوە لە پاڵاوگەکەی دوکان هینەبێ ینی ئینتاج ئەکرا لە ماوەی ڕابردووە 10,000 تەنی ئینتاجەکە ئەو گازوایلە کە یەکێکە لە باشترین گازوایلەکانی شەرقی ئەوسەط ئەیبەنە دەرەوە کاک حەکیم بەڵێ بەنە دەرەوە بۆ ئێران و لێەوە بۆ وڵاتانی تر بەڵام ئەوەی کە نەوتی ڕەشە ئەوەی کە نەفتای پێڵێن لە ڕۆژاو لە کۆمەڵە شوێنی تر لە تانجەر و لە ساحەیە و لێروانە تێکەڵێکنەوە دەن بە خەڵکی هەرێمی کوردستان اینجا گازوایلی شێسا فڕیوە ینی نزیک بووەتەوە لە نرخی بەنز هەنی زۆر زیادی کردووە سار من پێشەوەی بێمان بەرنامەوە هینێکم بینی
باش ئەڵێ نرخی بنزین ئەم شۆهر لە سلێمانی 100 دینار بۆ هەموو جۆرەکانی زیادکرا ینی لیتری بنزی سەر و دۆلارێکی تێپەڕانەوە باش 1 لیتر بنزی لەکوێی دنیا هەبووە پاڵاوگەی حکومەتی عراقی بێ ئەسڵا ئەم حکومەتە شتێکی استراتیژی گەورەی نەکردو نە بەنداوێکی گەورە نە پاڵاوگەیەکی گەورەی سێمانی نەکرد هی حکومەت میراتی حکومەتی عراق بێ جێما بێ بیدێ بە کۆمپانیای کەرتی تایبەت باشە ڕۆژانە 450,000 بەرمیل نەوت خۆ و هەناردەی دەرەوە بکەی ئەم پاڵاوگانەی لە ناو خۆیان هەن باش عفوونکەی با تەواویکە بە بەرچاوی تۆ نەوت لە عێراقەوە بێ بی پاڵێوێ بە شێوەی مەدعوم حکومەتی عراقی بیباتەوە کەرکووک و بیباتەوە جنوب بیداتەوە بە هاوڵاتیەکانی خۆی لیتری بە 450 دینار بەڵام تۆ بێ لە ئێران و لە ئەرمنستان و لە تورکیا ئەوانەوە بڵێ بازرگانان دەستیان کراوەیە لیتری بنزین بێنن کە هەر لەوێ مامەڵی پێوەکرێت لیتری 1250-1300 دینار بەڵام پاڵاوگەکانی خۆ کە ئەتوانێ ئیکتیفای ذاتی ناوخۆی خۆ بکە بۆ حکومەتی عێراقی کە بە 450 دینار ئەیدا بەڵام بۆ ئەوان ئیشەکەن بەڵام بۆ ناوخۆیش ناکەن نازانم یعنی ئەوە وەکو حکومەتەکە حکومەت نەبوو بەڵام ئەوانی کە بەرپرسیارن چۆن ئەمە قبوڵەکەن بە بەرچایەوە پاڵاوگەکە مڵکی حکومەتی هێرێن بۆ دراوە بە کەرتی تایبەت ئێستا بۆ حکومەتی عێراقی ئیشەکە بەڵام نایەت بۆ نمونە ئیکتیفای ذاتی بۆ بنزین بکە بۆ نمونە 600 دینار بۆ نمونە 700 دینار بۆ نمونە 800 دینار سپاس دکتۆر سەبارەت بووی کە بەڕێزوتر لە سەدا 600 باج زیاد کراوە لە سەدا 600 داهاتی باج زیای کردووە باشە لە 2012 بۆ 2020 باش کاریگەری خراپی چییە بۆ نمونە ئەگەر باج داهاتی باز زیاد کرد باش نییە لە خزمەتی خەڵک بەکار نایێتەوە باجا لە ڕووی علمە با بە ئێمە باز بکەین لە حکومەتی باز چییە ئایا حکومەتی باز بەس بۆ ئەوەیە حکومەت پارەی زیاتر دەستکەوێت باشە لەوانەیە وا تەسەورکردن لەگەڵ ڕێزمە نەزانم چ ئەندامێکی ئەنجومەنی وەزیران اختصاصی لە ئیدارە هەیە لە بزنسا هەیە لە ئابوووریە هەیە لە بەڕێوەبردننی وڵاتە هەیە نازانم هەتا ئەسە کەسیانم نەدیوە بەو جۆرە بزانم ئاەتی ئەگەن لەوەی ڕەبتی بینی باج لە نێوان حکومەت و هاوڵاتیانە جێ لە هەج وڵاتێک کە باج زیا ئەەکەی بەرپرسیارەتی حکومەت زیا ئەکات ئەمە شتێکە ستانداردی عالمیە کە تۆ باج زیاکەی ئەبێ یەکسەر بیر لەوە بکەیتەوە ئەم باجە زیاکەم ئەبێ لە بەرامبەر چی بۆ هاوڵەتیان بکەم لە سەدا 600 لە 2012 بۆ 2021 داهاتی باج زیای کردووە بەڵام لە ئێستاە نرخی گاز کە کارگەکان بە گاز ئیشەکەن مۆلیدەکانیان بە گاز ئیشەکە لە سەدا 127 زیای کردووە نە پشتیوانیانەکەن و نرخەکەیشی ئێستا لە سەدا 127 زیای کرد نرخی بنزین لە سەدا 181 زیای کردووە لە کێوە هەر لە ماوەی ئەم 1-2 ساڵەیە کە ئەوە بەم جۆرە زیای کردو وردە و تەعان وردە زیای کرد تۆ خەرجی کەرتی تایبەت و خەرجی ئەوانەی کە باجیان لێوەرەگری بەم جۆرە و باجیش تقریبەن ئەوەی کە حسابم کرد بێ لە کابینەکانی پێشەوە کە بڕیاری لێدراوە بە لە سەدا 300 بۆ لە سەدا 400 زیای کردو باشە نزیکی 7 جۆر پارە لە خاوڵاتیانە سەردێت دوکانێکی هەبێت 7 جۆر پارەی لێوەرەگرێت هەموو ئەم باج و خەراج و ڕسوماتەکە زیای کردووە خەرجی هاوڵاتیانیش کە لە ڕێی بنزین و لە ڕێی کارەبا و لە ڕێی گازەوە زیای کردووە بەڵام ئایا حکومەت چی بۆ خاوەنکار کردووە چی بۆ هاوڵاتیان کردووە چی شتێکی کردو بەس بزانیانی ئایا ئەمە بە ناڕاستەوخۆ هاتووە خزمەتی ژێرخانی ئابووری بکە ئایا هاتووە بە ناڕاستەخۆ خزمەتی کەرتی تەندروستی بکە ئایا هاتووە بە ناڕاستەخۆ بێت ماحەدی پێگەیاندنی کادیرانی نەوت دروستکە کە ئێمە چەندین ساڵە داوا ئەەکەین یعنی کاکە وڵاتێکی وەکو سعودیە باش هەر لە ڕووی سیاسە زۆر جیاوازە لێ بوو لە هەموو ڕێگەوە ئەم وڵاتە سەپاندوێتی بەسەر هەموو شەریکاتی نەوتە سەرڕایەوە بباجبی ئەبێ مەحەدێکی پێگەیاندنی کادیر دەستی ناوخۆی بۆ ئەوەی لە نەوتا شارەزا بن ئێمە زۆرینەی پارەمان لە ڕێ ئەو شەریکاتانە بۆ دەرەوە بادیشان لێوە نایە بەڵێن شەریکاتی بیانی دەبێەوە بکات ئەوە بکە ینی ئێمە من ئێستا خەڵکە ناسم لەم وڵاتە تەلەفۆنی بۆ کردوم ئەندازیاری نەوتە ئەزانی ئیشەکەی چی بۆ بەچی بۆ بە سێکیوریتی ئەندازیاری نەوتە بۆ بە سکیوریتی لەبەر چی ئەمە زانی پێوتە چی ئێمە گرفتەکە لە سەرچاوی ژێرزەویە هەیە گرفتەکە لە خودی زەویە هەیە کە تەخشان و پەخشانەکرێ گرفتەکە لە سەرچاوی مرۆیشمان هەیە هاوڵاتی بۆ کۆچەکە هاوڵاتی بۆ یعنی با پرسیارە بکەین
من حەزەکەم ئەم شتانە بەمی وابەستەکەین بەوەی کە ئەم قەیرانەکە تەنها اقتصادی نییە، قەیرانەکە سیاسیە و قەیرانەکە نەزانینی بەڕێوەبردننی وڵاتە و قەیرانی کۆمەڵاتیشی لێگۆتەوە. کاتێک کە دوو مامۆستای زانکۆ ئەکوژرێت، کاتێک کە قوتابیەک ئاوای لێ ئەکرێت، بیر لەوە ئەکرێتەوە قوتابیە بۆ فەسڵەکرێ، بیر لەوە ئەکرێت بۆ ناتوانێت سعیکە، ئەی بیر لەوە ئەکرێتەوە مامۆسایەک بۆ ناتوانێت دان بە خۆیان بگرێ. پرسیارە لە مامۆسایەکی زانکۆ کرد، تەسەوڕەکی کاکاکیم پرۆفیسۆرێک، ئەگە پرۆفیسۆر حسابێکی ئێستا 50 ساڵ بە نزیکی 35 ساڵ خوێندوێتی، پرۆفیسۆرێک پارەی محازەڕەی 7500 دینارە، پێ زۆلارە. باشە کرێکارێک لە وڵاتی دەرەوە ئەگەریشکە سعاتێک بە 10 پاوەند کەمتریش ناکە، 7500 دینارە. هی ئەم ساڵی 2021 شەوە نەگرتو هێشتا پارەکە. کەواتە من لێرەوە ئەچمۆ سەرچی ئەچمۆ سەرچی ئەم هەموو باجەوەر ئەگیرێت. ئەمە حاڵی مامۆسای زانکۆ، ئەمە حاڵی خاوەنکارگە و خاوەنکار، ئەمە حاڵی موچەخۆران، ئەوە حاڵی خانە نشینان، ئەوە حاڵی پشتیوانی دەسەڵات بۆ پێویستە سەرەتایەکانی هاوڵاتیان کە هەڵاوسانێکی زۆر دروست باش. لە ڕاستیە من ئەڵەم حکومەت و دەسەڵات نابێگرە و لەسەر بێدەنگی هاوڵاتیان کە باشە خراپەوە ئەوەی ئێمە نەبووین دەرەقەتی حکومەتی بەعەزاتوین. ئەوە کە گەیشتە ئەو کاتی لە ناخەوە هاوڵاتیانی عێراق داگیر کران، کۆتایی لە ناخەوە پەیوەندی خۆیان لەگەڵ حکومەت پچڕان، چاوەڕێ بوون لە دەرەوە گۆڕانکاریە بێت و ڕزگاریان. لێ ئێستاە باجە کە پەیوەندی حکومەت و هاوڵاتیانە بەسێت بە شێوەیەکی ناشفا بوو نەعادیلانێ، موچەیە ئەو بەهماشەوە پرۆژە یاسای بودجەمانی سیاسەتی داراییان بۆ جۆرێ. بۆیە بەڕاستی ئێمە دڵسۆزانە پێیانەڵێن هاوڵاتی ئەگەر هیچی پێنەکرد ڕۆژە لە ڕۆژان ئەگەر دوژمنێکی دەرەکی بێ ئەم هەرێمە زەرەری لێبات بڕوا بکە لە ناخۆیە هیچ بەرگریەک نابێت. ئەبەم جۆرە ژیان بکەن خەڵک. سپاس کاک دامان کاتمان زۆر کەمەوە بەس لەسەر پاشەکەوتی موچەش دوێنێ وەزیری دارایی قسەی کردبوو دەڵێ قەرزە لەسەر حکومەتی هەرێم، بەڵام لە کاتی تەسفیەکردنی قەرز لەگەڵ بەغدا ئینشاءڵڵا وەریدەگرینەوە. هیچ جیاوازێکی بوو لەگەڵ ئەو لێدوانی وتەبێژی حکومەتی هەرێم کەوتی لای عێراقا ئەوە شەر بە هەمان شێوە هەر ناچێتەوە لای عێراق کەدەر لە کاتی نازانینەکە ئەمە نمونە چیە و لە بەرگی چیای فرۆ هەر هەمان قسەیە ئەوەی کە لە ماوەی ڕابردووە وتیانە ئەمە حکومەتی عێراق نەیناردووە مولزەمە، یعنی وا وەکەوەی کە 1,250,000 موچەخۆری هەرێمی کوردستان موچە ڕاستەخۆ موچە لە عێراق وەرگرنەوە بەڕێزێک شخصێکی جوانی کردبوو توی کە ئاگاتە موشەکە و قەرز و پاشەکە ئەڵێ حکومەتی عێراق، بەڵام کە ئاگاتە سەر بیرێنەوەتەکان ئەڵێ نا ئەمە ئێمە خۆمان ئیدارەیەک هینەکەین. بەڵام ئەوشی وەزیری دارایی من نمبینیوە کە وای وتبێ ئەگەر وای وتبێ هەرمان قسەکردنەکەی ئەوانە بەس بە جۆرێکی تری ینی بۆ ئەشلەیەکی مریشکە بە ساری گۆشت پێێتە فرۆشێتەوە هەر ئەوەیە هەمان قسەی ئەوانە بە سارێکی ترکاک حەکیم ئەوەی کە ئێستا هەیە لە کوردستانە بە ئەمە ڕوون بێ. باشە خەڵک لە هەرێمی کوردستانە بە دەرە لە معادلەی یان لە بەرنامەی ئەو کەسانی کە دەسەڵاتدارن لە هەرێمی کوردستانە لە بەرنمەیانە نییە خەڵک ئەوەی کە هەیە لە بەرنمەیانە بە تایبەتی یاردو حیزب چۆنێتی ئیدامەدان بۆ سیاسەتینەوە بۆی زۆرترین قازانجیان دەستکەوێت. باشە چۆنێتی زیاکردنی پارە لە ڕێی سیسمارەوە و زیاکردنی پارە لە ڕێی تاقشان و پاشانکردنی زەویزارەوە ئەوەی کە خەڵک و حکومەتیش بەیەکەوە بەسێتەوە هیچ شتێک بە یەکیانەوە نابەسێتەوە موچە نەبێ ئەو شیکیان بەرپرسانە و هەرێمی کوردستان بەیەکەوە بەسێتەوە هیچ شتێک بە یەکیانەوە نابەسێت تەنیا نەوت و بەژۆندی و پارە نەبێ. یعنی چکە لە ماوەی ڕابردووە ئێمە زۆر هاوارمان کرد خۆ شایدی وادەی لە چەندی بەرنمەیە بەڵام ڕۆژ بە ڕۆژ خراپترە بێ، ڕۆژ بە ڕۆژ بارگرانی لەسەر خەڵک زیاترە بێ، ڕۆژ بە ڕۆژ ئەوەی کە تۆ ناتەوێت شیرازی کۆمەڵایەتی تێکچووە کاکاکی ئیستیقراری ئەمنی تێکچووە لە هەرێمی کوردستانە ئەبینی ناو بەناو ئیستیقراری هەولێر تێکە چێ مەنتیقی چەمچەماڵ تێکە چێ لە گەرمیان یعنی ئەوەی کە تۆزی شانازی پێوەکرا تۆزی ئیستیقراری ئەمنیەت تێکچووە ئیتر لە خواری ئەوە بۆ بابەتی کۆمەڵایەتێکە بۆ بابەتی سیاسیەکە بۆ هەمووی تێکچووە تەنانەت دەرونی خەڵک تێکچووە کاکاکی ئەم دەسەڵاتە بە ئەم قەست نایە خەڵک دەرونی ئارام بێ، نایە خەڵک ژیانی ئاسایی بێ، نایە خەڵک وەکو ئینسانێکی ئاسایی بژی. من ڕۆژێکیان نازانم لە چی کەناڵێک بوو کابراایکی بە تەمەن هینی کە بیانی مقابلەی هەبوو دەرفەتم بە باقسەکەم تاواکەم وتی کابراایەک هاوڵاتیەکی مصری خەڵکی مصر زۆر فەقیر و هەژارن 2 جنێ 3 جنێ لێگیرفانەیە بەڵام ئەژی وەکو ئینسان
ئەژی پێ ئەەکەنێ ئەژی بەڵام کابرا لە هەرێمی کوردستانە خاوەنی 20 میلیۆن دلارە کە ئیبینی کابێتی چکە ئیسیقراری نییە چکە زەمانەتی نییە چکە کەس دەرونی ئارام نییە من پێم وتی بە ئەم قەست ئێستا هاوڵاتی و حکومت بەری یەکەوتون لەسەر مەسلەی باج و ڕسومات بەقسەی جەنابەت بێ دوژمنن بەڵێ دوژمنی یەکن بە سەراحەت چکە ئەوەی کە حکومت وەرەگرێ سەرانەیە ئەوشی کە هاوڵاتەکەیدا بە سەرانەیە بینێ کە بەشێکی زۆریشی نایدەن هەڵبەت دکتۆرە گەشتێک نابێ زۆر بە قوت سپاس وڵا لە کۆتاییە من تەنها ئەواڵم هیوادارم وەزارەتی دارایی لیستی هەموو کۆمپانیەکان کە لە هەرێمی کوردستانە باج نایەن بڵاوی بکاتەوە چۆن ئەمە خەرجی و داهاتی و کورتێنانی بڵاو کردەوە هەموو ئەو کۆمپانیانەی کە باج نایەن و ئەوانەی کە باجێن چکە بەڕاستی کۆمەڵە شەریکاتی گەورەمانەیە لە هەرێمی کوردستانە بە قەیوانەوە بیگرە حتا کار و ئەوانە حیزب بەڕێوەوە داهات بۆ حیزب کۆکەنەوە لە کاتێکە پارەی ئەوانە لە هەوڵەتانی خەڵک وەرگیرێ یەک شتیتە بۆ ئیزافە بۆ دابان نەعەدالەتێکی گەورەیە کە باسی کردوتی پاڵاوگەکانی هەرێمی کوردستان نەوتە پاڵێون بۆ عێراق ئەوەی کە خاوەنی ئەم پاڵاوگانی لە هەرێمی کوردستانە کار و قەیوان بە $10 بۆ حکومەتی بەغایە پاڵێون پاڵاوگەی خۆمانە بۆ ناخۆی هەرێمی کوردستان بە $21 پڕ ئەمە بەڕاستی ئەو پەڕی ئیستیقلالەتی ئیستیقلالکردنی هاوڵاتیان و پێویستەکانی هاوڵاتیان زۆر سپاس بۆ بەرەزان دکتۆر کاروان حەمە ساڵح هەروە داوان محەممەد زۆر سپاس بۆ سپاس بۆ بینەرای ئێمە سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ